بەناوی خۆی گەورە میهرەبان زۆر بە گەرمی بە خێراتن یامولایەکتان دەکەم زۆر بەخێر بێن. هەروەک دەزانن ماوەیەکی زۆرە کوردستان کەوتوتە بەر شاڵاوی هەڕشێکی درندانەی دژمنانی داعش کە سەرتاسەری کوردستانیان کردوتە ئەمانچ و هەر لە شنگال بگرێت و خانەقین هێڕشێکی بەبڵاویان کردوتە سەر هەموو سنوورەکانی هەرێمی کوردستان. هەر لە سەرەتاوە لە خزمەتی جەنابی سەرۆکدا سەردانی هەموو بەرەکانی شارمان کرد لە خانەقینەوە دەستمان پێ کرد تاکو کەرکووک و دواتر کە هەولێر کەوتە ژێر مەترسی لە محوەری مەخمور و دواتر خازر و اینجا بۆ ئەم سنوورە هاتین و لە خزمەتی بەڕێز جەنابی سەرۆکدا بووین. دوای ئەوەی کە خەتەکانی بەرگری لە محوەرەکانی کەرکووک و هەولێر پتەو کران و ئامادەی باشیان بۆ کرا، اینجا ئێمە هاتین بۆ ئەم سنوورە چونکە کەوتە بەر هێڕشێکی زۆر بەرفراوانی دژمنەکان و مەبەستیان بوو کە ئێرە بگرن و زیاتر لە هەموو شوێنێک فشاریان هێنایە سەر گرتنی ئەم سنوورە و ئەم ناوچانەی ئەم دەڤەرای دەوروبەری مووسڵ و دهۆک. طبعاً ماوەیەکی زۆرە لە خزمەت جەنابی سەرۆک دایمە لەگەڵ برا پێشمەرگەکانمان لە سەنگەرەکانی ئەم بەرەیە داین و لە دوور و نزیک ینی ئاگاداری هەموو جموجۆڵی پێشمەرگەکان بووین و جەنابی سەرۆک خۆی ڕاستەوخۆ سەرپەرشتی بەرەکانی شەڕی کردووە لێرە لە داڕشتنی پلان و لە بەشداربوون و لە سەرپەرشتیکردنی برا پێشمەرگەکان و سەردانەکانی بۆ بەرەکانی شار و شکر بۆخوا توانیمانە کە لە ماوەیەکی کووردا زۆربەی ئەو شوێنانەیە کە پێشتر دژمن توانی دەستی بەسەردا بگرێ ڕزگار بکەین و ئێستا شێوای بێنێت لە دوێنێەوە ناحیای زماریش لەگەڵ هەفتە گوندی تر ڕزگار کران ئەمەش دووە بە دوای ئەوەی کە ناحیای ڕەبیعە پێشتر ڕزگار کرا بوو و هەروەها پرۆژەی ئاوی جەزیرە کە ئەویش لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو ئەوانش ڕزگار کران. ئەتوانم بڵێم لەم سنوورە تقریبان هەموو ئەو شوێنانێک کە پێشتر کەوت بووە دەست داعش هەمووی ئێستا لەژێر کۆنتترۆلی پێشمەرگە بەداخەوە بە خوێنی پۆڵێک لە قارەمانەکانی ئێمە کە شەهید بوون و ژمارەیەکیش بریندار بوون، بەڵام وێڕای ئەوەی کە سەری ڕێز و نەوازش بۆ ئەم شەهیدانە و خانەوەدە سەربەرزیەکانیان دانوێنین، ئێمە دڵنیاین کە هەر یەکێک لەم شەهیدانە توانی کە ژیانی سەدان بەشکەم هەزاران خەڵکێکی بێتەوان و بێگوناه ڕزگار بکە لە مەترسی تەروریستان و حەقە ئەوانەی لە دوای ئەوان ماون شانازی بەم شەهیدانە بکەن و هەمومان ئەبێ ئەوە بزانێن کە ئەو ئازادیەی هاتوتە دەست بەرهەمی خەبات و ڕەنجی ئەو پێشمەرگە قارەمانانەیە و بە تایبەتی ئەو قارەمانانەیە کە گیانی خۆیان کردوتە بەخت. ئێستاش شکر بۆخوا زۆربەی ئەو شوێنانە ئێستا ڕزگار کراون و کەوتونەتە ژێر کۆنتترۆلی پێشمەرگە ڕاونانی دژمنەکان و ئینشاءالله هەر شوێنێک لە کوردستان ماوە بێ ئینشاءالله ئەوانش ڕزگار دەکرێت. هەر لە سەرەتاوە ئێمە داوای یارمەتیان لە هاوپەیمانان کرد و بە پێر داواکاری ئێمەوە هاتن. جەنابی سەرۆک خۆی زۆر هەوڵی ئەوەیدا کە پشتیوانی ئاسمانی بەهانەی پێشمەرگەکانەوە بێ کە هاتن و خۆشتان شایدیەوەدەن کە دەورێکی کاریگەریان هەبووە لە پشتیوانیکردنی هێزەکانی پێشمەرگە و بەنسبەت چێکی قورسیشتاک و ئێستا چێکی قرس بە حقیقەت بەدەست پێشمەرگە نەگەیشتووە، هەرچەند ئێمە پێمان وایە پێویستە ئەم چەگە بە پێشمەرگە بگە بۆەوەی بتوانین باشتر دژمنەکان بشکێنین و ژیانی پێشمەرگەش پارێزین. ئەو چەکەی تاکو ئێستا هاتووە زیاتر چەکی مامنەوەندیە و چەکی سووکە و ئەیتاد و تەقەمەنیە، جگە لەوە چەکێکی گران تاکو ئێستا بۆ پێشمەرگە نهاتووە. داوان هەموو کوردستانیان کردوتە ئامانچ، نەک تەنیا کوردستانی خۆمان لێرە بەڵکو ڕۆژاوای کوردستانی شێستا کەوتوتە ژێر هێڕشی دژمن ئەوە بینن لە شوێنەکانی تریش لە ڕۆژاوە شەڕە و دژمن بەردەوامە لە هێڕشکردن، بەڵام لێرە بەنسبەت ئەم محوەرە چووکە لە سنووری سووریا نزیکترە ئەتوانن زیاتر بە خێراتر هێزەکانی خۆیان لە سووریاش بێنن بەهانەی هێزەکانی خۆیان لێرەوە بێن و گواستنەوەی چەک و
هێزی پشتیوانی بۆ خۆیان لەم سنوورە بۆیان ئاسانترە ویستم سنوورە بگرن لە لایەکی تریشەوە چونکە بڵێم سنووری سێ وڵاتە مەسلەی تورکیا و عێراق و ئێرانە یان نەویست بەرنمێنەوە بوو تاکو و پێشخاوبوور و پردی سەحێلا و حتا ئەگەر بووان بکرا بەیە بۆ شارەکانی دووەک و زاخۆش بچن ئەمە لە بەرنمەی ئەواندا بوو بۆیە ئەیانەویست ئەم سنوورە هەمووی بکەوێتە ژێر کنترۆلی ئەوان و شکر بۆخوا پێشمەرگەکان ڕێگەیان لێگرتن و ئێستا ڕاویە زمار خۆی ئێمە بەشێک لە کوردستانی ئازانین و بە ئەرکی ئازانین بۆ ئەوەی هەموو هەوڵێک بدەین هەموو بستێک لە خەڵکی کوردستان ڕزگار بکەین تاکو و زیاتر بەرەو پێشەوە بچین ئێمە لە شنگارەوە نزیکترە بینی تر بە هەر مەحوەرێکاوێ بەڵام ئەمە لە بەرنمەی داهاتوودا کە بەرنامە بۆ ڕزگارکردنی شنگار چۆن دەبێ ئەمە لە کات و ساتی خۆیدا ئینشاءالله باسی لێکرێت ئازاد جەوهەرش کوردستان تیڤ ئەگەر دەستی هاریکاریە شلای پێداناچەکی بە شلای هەژمارەکە وڵاتە و بۆ پێشمەرگان هات بتە درێژکردنێ هەرێما کوردستانی هەرێمەکە فیدراالە چارچوبێ عێراقێدا حکوومەتە عێراقی چەند شیایە ئەگەر شلای چەکی بە یان شلای دراوی بە هاریکاریە هێزم پێشمەرگا بکردکردە یان بەداخەوە وەکو پێویستە و هاوکاریە نەکراوە لەبەرەوەی عێراق خۆی ئێستا کێشەیەوەی هەیە چۆن بەرگری لە ناوچەکانی ترکاوە ئەو هێزەی لە بەردەستی عێراقا توانایی ئەوەی نییە هەموو شوێنەکان بپارێزی و بەهانای ئێرەشەوە بێ بەسپاسەوە تاکو ئێستا لە ڕووی گواستنەوە و یارمەتیدان بە هەلیکۆپتەر ئەو هاوکاریانیان کردوین و سپاسیان دەکەن بەڵام ئێمە چاوەڕێەوە دەکەین عێراق زیاتر ئەو هاوکاریانەی کە پێویستە بۆ کوردستان بنێری بیری لێ بکاتەوە و ینی پەلە بکە لەم gelek caran zaydên siyasî têne kirnê li ser Kobanê helwîstê we bi taybetî Serokatiya Herêma Kurdistanê û Cenabê Serok Barzanî ku xemeka zêdeya Kobanê de çawa hîn çawa wana telsengirîn evên ku Kobanê bû mizayidetê siyasî bikardîne والله من حقم بە لانی تر نییە ئەوان خۆیان چ دەڵێن مهم ئەوەیە ئینسان لەسەر ئەرزی واقع چ دەکا ئێمە ئیسباتمان کردووە خۆمان وەکو شەخص وەکو حزب وەکو هەرێم وەکو پێشمەرگە ئەوەی توانیمانە کردومانە و بەردەوامیشە بین کە بیکەین بە لای ئێمەوە هەر بستێکی خاکی کوردستان ئەرکی ئێمە بیپارێزینەوەی پێشمان بکرێ بیکەین جەنابی سەرۆ خۆی چەند جار فەرموویەتی کە ئەوەی بۆ هەولێرمان کردو بۆ کۆبانێش ئەیکەین و نەکتەنیا بۆ کۆبانە بەڵکو لە شوێنەکانی تریشکە خوشکبرەکانمان لە ڕۆژاوا پێویستیان بە یارمەتی و هاوکاری پێشمەرگە هەبووە و هاوکاری یارمەتیەمان پێشکەش کردوون و هاوکاریشمان کردوون و بۆ کۆبانێش بڕیاری ئەوە درراوە کە ژمارەیەک پێشمەرگە بۆ پشتیوانی ئەو قارەمانانەی لەوێ شەڕەکەن بەهانەی ئەوانەوە بچن و یارمەتیان بدەن لەسەر داوای خۆیان ئەو هاوکاریە دەستنیشان کردەوە کە بە شێوەیەک بێ من نامەوێ بچمە وردەکاری چۆنیەتی ناردن و شێوەی ناردنی ئەو پێشمەرگانە بەڵام ئەوەی پێمان بکرێ بە زووترین کات ئینشاءالله ئەو پێشمەرگانەش ماهیک پرسیارە منە زمار وەکو ناوچەک و خاڵە گرێدانیا بوو تەلعفەر بوو ناحیا ڕەبیعا بوو پارێزگەها دووکێ بوو پارێزگەها میسن کنترۆلکردنا vê ji لای hêzên pêşmergê Kurdistanê ve çend giringiya xwe heye bû azadkirina cihên dîtir هەر وەک باسم کرد هەر شوێنێک لە ڕووی سەربازیەوە پێگەی خۆی هەیە و گرنگی خۆی هەیە زمار بە حکومی ئەوەی نزیکە لە سەدی مووسڵ ئەمە زۆر یارمەتیەوە دەدا کە پاراستنی سەدی مووسڵ باشتر بکرێ هەروەها دوورخستنەوەی دوژمن لە دهۆک و لە سنووری بڵێم نقطە سنووریەکە ئەمە خۆشی یارمەتیەوە دەدا کە ئەو شوێنانە باشتر پارێزن و هەر شوێنێکیش لە بڵێم باکووری زمار بێ باشتر پارێزرا و ئەوێ هەرچەندی ئێمە بتوانین دژمنەکان بەرە و لای باشوورەوە ڕاوبنێن بڕیارەکە ئەوەیە کە ئەو هێزە پشتیوانیە بۆ کۆبانێ بڕوە کۆبانم کێشەی کۆبانێ وەکو شنگاری ئەوەیە کە شوێنێکی دابڕاوە یانی ئەوە نییە بڵێ پەیوەندی یان زەمینی هەبێ لە بینی هێزەکانی تروش سنوورەکانی تری کوردستان لەگەڵ کۆبانێ لە باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژەوە کۆبانێ خۆی گەمارۆ درراوە تەنیا ڕێگەی کە ئەتوانن هاوکاری پێیان بگا لە بە ڕێگەی تورکیا ئەمەش پێویستی بە ئیتفاقات و بە تێگەیشتنە کە تاکو ئێستا بە هەوڵی سیاسەتی سەرکەوتوانەی سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێم ئەو شتاکراوە کە ئێمە بتوانین ئەو ڕێگە بکەینەوە و ئەو هاوکاریە پێیان بگا ئیتر ئەتوانن چی بکەن ئەمە لەسەرەوە مێنێ تا چەند
پشتگیری ئەکرێن ئەم برادرانێک کە ئەڕۆن بۆ ئەوێ تا چەند ڕێگەمان پێ ئەدرێ بۆ بەردەوامبوونی ئەو پشتگیریە و تا چەند دژمن هەوڵی ئەوە دەدا کە هێز لەوێ کۆبکاتەوە و شەڕەکە بەردەوامە بێ هەروە خۆشتان نەزانن حتا بۆ ناردنی پێشمەرگە بۆ کۆبانە پێویستی بە بڕگاری پەرلەمان بوو ئەمە پێویستە پەرلەمانی کوردستان بڕگاری لەسەر بدا و هەر شوێنێکە پێویست بە پێشمەرگە بۆی بڕوە بەداخەوە کاڵێن حکوومەتی عێراق ئەمە زۆربەی ئەمەی کە ئەیبینین ئاسەواری سیاسەتی هەڵی ڕژێمی پێشووی عێراق بوو کە ئەبواە پێشمەرگە وەکو بەشێک لە منزومەی دیفاعی عێراق یارمەتی بدرێ چەکی پێ بدرێ و گرنگی پێ بدرێ بەڵام بەداخەوە بەو چاوا سەیری پێشمەرگە نەدەکرێمە زۆر جاریش گوتومانە کە وەختی دێتە سەر ئەوەی ئەرگ ببینن پێشمەرگە بە عێراقی ئەناسرێ و ئەو کاتەش کە پێویستە یارمەتی بدرێ بە هێزێکی تر سەیرەکرێ هیوادارم ئەم جۆرە تێڕوانینە ئاڵۆگۆڕی بەسەر دەبێت دوای ئەوەی کە ڕژێم لە بەغدە گۆڕانی بەسەردەهات هیوادارم بە چاوێکی تر سەیری پێشمەرگە بکرێ وەکو هێزێک کە ئەتوانێت پشتیوان بێ بۆ بنبەرکردنی تێرۆریزم و ئەو تهدیداتانەی کە لەسەر کوردستان و لەسەر عێراقشەیە هەر وەک باسم کردمە ئەوەی پێویست بووە کردومانە ئەف هاروکاریە بۆ وێری شتێتەکردنی یا لازم بێتن پشتی جەنۆبی سەرۆکی ئەمریکری لێرێ هەمە هاروکاریەک دەبێتەکردێ مە دەوری خۆی هەبی ئەوە تەنسیق و هاروکاری و تشتی لازم گە هێزێت هەفپەیمان یهاتیە گوتن و یهاتیەکردن بەس وا بخۆش ڕێگی تیشێت تایبوان دە پێچێ بن مراقبێ بکەن و ئەو ئەهدافێت دژمن لێر دەستنیشان بکەن و بردمان بکەن بەس بدایەتێ ئەس بخۆ زانم یعنی جەنۆبی سەرۆکی چەند هەوڵدان بۆ هەندێ ئەف پشتیوانیا ئاسمانی یا کوبوویرە تێتەکردنێ بۆ کوبانش بێتە بەرهەفکردن وڵای مە سوپاسیان دەکەین ئەوەی طبعاان نەمبینیەوە باوەرگە چکە تەلەڤیزیۆنمان نیە لێرە بەڵام ئەوەی ئەبیستم زۆر جار کە باسەکەن لەگەڵ پێشمەرگەکاندا بوون لە بەرەکانی شاردا بوون لە سەنگەرەکاندا بوون ڕۆماڵی شارەکانیان کردووە ئەمە شتێکی باشە من تەنیا بابەتێکی حەزەکەم داواتان لێ بکەم زۆر جار مەسلەی هەستیاری زانیاری هی پێشمەرگە و شوێنەکانی پێشمەرگە لەوە تۆزێ وریا بن چکە تەنیا دۆست تەلەڤیزیۆنەکانتان ناوبێنی خەڵکی تریشەی بینی هیوادارم نەتوانن سوود لەو پرۆگرام و بەرنامانە وەربگرن کە ئێوە بڵاویەکەنەوە ئینشاءالله هەدەفەکە ئەوەیە کە دوای ڕزگارکردنی ئەم گوند و ناوچانە بۆ ئەوەی هەموو ئەو خەڵکانە بگەڕێنەوە بۆ سنوورەکانی خۆن و خۆیان و گوندەکانیان بەڵام لە هەندێک شوێن لەوانەیە هێشتا پێویستی بەوە بێ چکە زۆر عەبوات و ئەلغام و تەقینەوە و شتیوان داناوە بۆ ئەوەی دڵنیا بین لە سەلامەتی و ژیانی ئەو هاوڵاتیانەیە کە دەگەڕێنەوە ئینشاءالله ئەو کاتێککە دڵنیا بووین داوا دەکرێ و هاوڵاتیانە ئینشاءالله بە سەربەرزی بگەڕێنەوە سەر گوند و شارەکان خۆیان ئێمە پێمان وایە یەکێتی ڕێزەکانی کوردستان لە هەر شوێنێک بن گەرانتی سەرکەوتنی کووردە لە هەر شوێنێ بن و بۆ ڕۆژاوی کوردستانی ژێمە هەر لە سەرەتاوە لەو بڕوادا بوون کە هەموو هێزە سیاسەکانی کوردستان پێویستە پێکەوە کار بکەن هاوکاری یەکتر بکەن ئەتوانن پشتیوانی زیاتری نێودەوڵاتیش بەدەست بێنن و ئەتوانن پشتیوانی زیاتری خەڵکی کوردستانیش بەدەست بێنن جەنۆبی سەرۆکە لە سەرەتاوە ئەم داوای کردووە و چەندین جار کۆبوونەوەش کراوە پێشتر لە هەولێر و ئەم جارەش لە دهۆک کە بەسپاسەوە بە ئەنجام گەیشت و هیوادارین خوشکبرەکانمان لە ڕۆژاوی کوردستان سوود لەو هەڵەوەر بگرن و بتوانن هەم خۆیان هاوکاری یەکتر بکەن هەم زیاتریش هاوکاری نێودەوڵاتی بۆ خۆیان دەسەبەر زۆر سپاسی خەڵکی دهۆک و هەموو شار و شارشکەکانی تری کوردستانی شەکەین کە بە بڵێم دڵێکی کراوە باوەشیان کردوتەوە بۆ خوشکبرەکانی ئاوارە ناتوان بڵێم ئاوارە بەڵام خوشکبرەکانی تریان کە لە شوێنەکانی تر هاتوون و ئێستا لە دهۆک و شوێنەکانی تر نیشتەجێن و زۆر سپاسیانەکەین و هیوادارم تحملێکی زیاتریان هەبێ و زیاتر بە پیر داواکاری ئەو خوشکبرانەوە بچن بە تایبەتی کە ئێستا بەرەو وەرزی زستان و سەرما ڕۆین هیوادارم زیاتر هاوکار بن و تەنیا ئەم ئەرکە بە ئەرکی حکوومەت و دەسەڵاتداران بەجێ نەیەڵن و خۆشیان وەکو تاک وەکو هاوڵاتیە وڵاتە وەکو خوشکبرا ئەو هاوکاریە پێیان بکرێ پێشکەشی ئەم لە قەومان ئەم سنتەرە دامەزراوە نەکدا دەمەزرێ و زۆر وڵات ئامادەی خۆیان دەربڕیوە بۆ ئەوەی بەشدار بن لەم هاوپەیمانەتیە دژی شەڕی تیرۆر
هیوادارین ئەم شەڕە زۆر درێژ نەخایەنێ بەڵام لەسەر خۆیان ئەمێنێت تاکەی ئەوان بەشدارە بن ئەمە ناتوانین دەستنیشانێکی بڵین تاکەی بەردەوام بەڵام هیوادارم بە زۆربوونی وڵاتانی بەشدار لەو هاوپەیمانەتیە ئەم شەڕە زووتر کۆتایی پێبێ. بەس لێرە حقیقەتێکە من حەزەکەم باسکەم ئەمە زیاتر لە ڕووی سیاسی و معنەویەوە تەسیری هەبووە کاریگەریەکی زۆری هەبووە کە پشتیوانی نەکتەنیا خەڵکی کوردستانیان کردو بەڵام بەرەی دژە تیرۆریان کردووە ئێستا شەرەفی بەرگریکردن و شەڕ بەرامبەر بە تیرۆر لە جیاتی هەموو دنیا کەوتۆتە سەرشانی پێشمەرگە و بەر ئێمە کەوتووە. ئەمە خۆی لە خۆیدا پێگە و ناوی پێشمەرگە و کورد و کوردستانی لە هەموو دنیا بەرز کردوتەوە بەرزتری کردوتەوە و هیوادارین ئەو هاوپەیمانێتە بەردەوام بێ بۆ ئەوەی ئێمە بتوانین بە شێوەیەکی بنەڕەتی ئەم تیرۆرە ڕێشەکێش بکەین و لە بنی ببین نەی هێڵین بەڵام لەسەرەوەش دەمێنێت تا چەند ئەو هاوکاریە بەردەوام ئەبێ و بەرفراوانە بێتە و ئێستا ئەوەی ئەیبینین پشتیوانی هێزەکانی ئاسمانی زۆرە بەڵام ئەو هاوکاریەکە لە ڕووی لەسەر ئەرزە ئەیبینین زۆر کەمە زۆر کەمترە لەوەی کە پێشمەرگە پێویستی پێی هەیە لە لایەکی تریشەوە گەر سەیری واقعی وەزعەکە بکەین تەنیا هێزی پێشمەرگەیە کە توانیویەتی داعش بشکێنی و پاشەکشەی پێ بکە و شوێن بگرێتەوە لە هەموو شوێنەکانی تر داعش توانیویەتی هێزی سەربازی لە سووریا لە عێراق تێک بشکێنی و بەداخەوە ئەو چەک و تەقەمەنیانەی کە هەشیان بووە کەوتوتە دەستی داعش و بەهێزتر کەوتون و اینجا هاتوونەتە سەر پێشمەرگە بەو ئیمکانیەتە متەواضعی کە هەی بووە توانیویەتی بەرگری بکە جا هیوادارین مەسەلەی زیادبوونی هاوپەیمانەتی تەنیا بۆ معنەویەت و بۆ مەسایلی سیاسی نەبێ بەشکەم لە ڕووی عسکەریشەوە زیاتر هاوکاری پێشمەرگە بکەن بۆ ئێمە بتوانین سەرکەوتنی زیاتر و خێراتر بەدەستبێنین. ئەنجەرلیک ناوی بنکەیەکە لە تورکیا کە ئەمریکا لەیەتی اینجا ئەمریکا خۆی لێرە بنکەیەک دروستەکە یان نا من نامەوێت پێش ڕوودا بکە و با بزانین چاوەڕێ بێ بزانین ئەم شەڕە چەندێکێکی و چ جۆرە هاوکاریەکی ئێمە دەکەن لەو بابەتەوە. زۆر سپاس زۆر بەخێر.